حەسەن قەشقاوی جێگری وەزیری دەرەوەی ئێران ماوەی 4 ڕۆژ لە هەرێمی کوردستان مایەوە. میوه شیرین این دوستی ها رو در طول تاریخ قەشقاوی لە وەزارەتی دەرەوەی ئێراندا بەرپرسی کاروباری ئێرانیەکانی دەرەوەی وڵاتە و لە چەند ساڵی ڕابردووشدا زۆرترین هەوڵی داوە بۆ ئازادکردنی ئەو زیندانی ئێرانیانەی لە وڵاتانی دیکە سزادراون. وەک میدیاکانی ئێران باسی دەکەن یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی سەردانەکەی حەسەن قەشقاوی بۆ هەرێمی کوردستان گواستنەوەی زیندانی ئێرانیەکانە لە هەرێمی کوردستانەوە بۆ وڵاتەکەی. بە پێی ئامارەکان لە ئێستادا 173 سزادراوی ئێرانی لە زیندانەکانی هەرێمی کوردستاندا بەند کراون و لەو ڕێژەیەش 116 کەسیان لە زیندانەکانی پارێزگای سلێمانین، زۆر بەشیان بە تۆمەتی بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەستگیر کراون. بەر لە چەند مانگێک ئەو سزادراوانە لە زیندانەکانی هەرێمدا مانیان گرت و داوایان کرد بگوازرێنەوە بۆ ئێران. حەسەن قەشقاوی لە لێدوانێکیدا بۆ ماڵپەڕی بوڵتە نیوزی ئێرانی ڕایگەیاند لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵدا کاروباری گواستنەوەی ئەو سزادراوانە بۆ ئێران دەست پێ دەکات. بەوتەی قەشقاوی زیاتر لە 3500 ئێرانی لە چەند وڵاتێکی ناوچەکەدا بە تۆمەتی جۆراوجۆر سزادراون. زیاتر لە 180یان بە تۆمەتی بازرگانی بە مادەی هۆشبەرەوە سزادراون و بەشێکیشان تۆمەتی ئەمنی و سیخوڕیان دراونەتە پاڵ. ئەوەی جێگەی پرسیارە زۆربەی ئەو سزادراوە ئێرانیانە لە دەرەوەی وڵات داوایان کردووە بگوازرێنەوە بۆ ئێران و حکومەتی ئێرانیش هەوڵی گواستنەوەیان دەدات بۆ ئێران. ئەوە لە کاتێکدایە بە پێی ئامارەکانی نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ساڵانە با سەدان کەس لە ئێران بە تۆمەتی بازرگانی بە مادەی هۆشبەرەوە لە سێدارە دەدرێن. بەڵام ئۆپۆزیسیۆنی ئێرانی دەڵێن حکومەتی ئێران تەنها ئەو کەسانی سزاداوە کە سەربەخۆ بازرگانیان بە مادەی هۆشبەرەوە کردووە. ئەوان دەڵێن دامودەستگا ئەمنیەکانی ئێران خۆیان بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکەن. قسەیەک کە تەنانەت بەر لە چەند مانگێک وەزیری ناوخۆی ئێران پشتڕاستی کردەوە کە هەندێک لە بەرپرسانی ئەمنی و سەربازی ئێران بەهۆی ئەو پارە حرامانەی کە لە ڕێگەی بازرگانی بە مادەی هۆشبەر و قاچاقچێتیەوە دەستیان کەوتووە هەوڵیانداوە دەست بەسەر جونگەکانی دەسەڵاتدا بگرن. یەکێکی دیکە لەو بابەتانەی لە سەردانەکەی جێگری وەزیری دەرەوەی ئێران بۆ هەرێمی کوردستان باسی لەوە کراوە بابەتی لابردنی ڤیزایە بۆ ئەو هاوڵاتیانەی هەرێم کە دەیانەوێت سەردانی ئێران بکەن. قەشقاوی لەم بارەیەوە بە میدیا ئێرانیەکانی ڕاگەیاندووە ئەو بابەتە بەسراوەتەوە بە ڕێکەوتنی نێوان هەردوو حکومەتی عێراق و ئێرانەوە. لە کاتێکدا ئێران تا ئێستا ئامادە نەبوو ڤیزا لەسەر وڵاتانی هەرێم هەڵبگرێت کە حکومەتی ئێران لە چەند ساڵی ڕابردوودا هەوڵی داوە ڤیزا لەسەر وڵاتانی زۆربەی وڵاتانی ناوچەکە هەڵبگرێت. بەڵام زۆربەی وڵاتانە لەوانە کۆماری ئازەربایجان، ئەرمینیا و وڵاتانی عەرەبی کەندا و بە هۆکاری ئەمنی و بازرگانی مادەی هۆشبەرەوە ئامادە نەبوون سیستەمی ڤیزا لەگەڵ ئێران هەڵبۆشێننەوە. ئێران بە هێڵی گواستنەوەی مادەی هۆشبەر لە ناوچەکەدا دادەنرێت و لە چەند ساڵی ڕابردووشدا بەشێکی بەرچاوی ئەو کەسانەی لە هەرێمی کوردستان بە تۆمەتی بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەستگیرکراون ئێرانی بوون و یاخود هاوبەشێکی ئێرانیان هەبووە.